بۆی کە لە گرنگی ئەم هەڵبژارنە و لە دۆخی داهاتووی تورکیا و گۆڕین یاخود نەگۆڕینی سەرۆکایەتی کۆماری تورکیا گفتوگۆیەکی زیاتر دەکەم بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف چاودێری سیاسی لە سلێمانی لەگەڵ مەکاگاسۆ ئەم کاتت باش سپاس کە میوانی کوردستان 24 ئەگەر سەرەتا باسیەوە بکەین ئەم پرۆسەی هەڵبژاردنە کە ئەمڕۆ بەڕێوەچوو لە تورکیا چ گرنگیەکی هەیە چی لە دۆخی تورکیا دەگۆڕێت؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیە قسەی زۆرێکرێ لەسەر ئایا هەڵبژاردن دوای 100 ساڵ لە دامەزراندنی دەوڵەتی مۆدێرنی تورکیا لە سەردەستی مستەفا کەمال ئەتاتورک ئایا هەڵبژاردنێک بەو قەبارە گەورەیە لە دوای 20 ساڵیش لە سیستەمێکی حکومڕانی تا ڕادەیەک توند لەلایەن ئاک پارتی کە بە حیزبی دەسەڵاتدار حیزبەکەی ڕەجەب تەیب ئۆردوغان هەژمارەکرێ چی لەم فۆرم و پلاتفۆرمە سیاسیانەی تورکیا ئاکا بێگومان خۆتان نەزانن بە تایبەتی ئەگەر قسە لەسەر 10 ساڵی ڕابردووی تورکیا بکەین زۆر جیاوازترە لەو ساڵانەی پێشوو کە ڕەجەب تەیب ئۆردوغان لەگەڵ هاوڕێکانیان لە ئاکەپە بە پلاتفۆرم و ئەجەندایەکی نوێوە ڕنگڕێژی کۆمەڵی سیاسەتی کرد بۆ ئایندەی تورکیا بە تایبەتی تا ساڵانی 2012 و 13 کە بە سەردەمی دیموکراتیەت و کرانەوە و مۆدێرنێتە لە ناو تورکیا هەژمارە کرا کە دەستی کوردەکانی گرت گفتوگۆ هەبوو ئاشتەوایی هەبوو لە نێوان کورد و تورک و تەواوی کەمەنەتەوایەتیەکان لە تورکیا بەڵام دوای ئەوە ئەبینی دۆخی ئابووری تورکیا بە جۆرێک لە جۆرەکان بەرەو خراپی ئەڕوا لیرەی تورکی داعشکێ تورکیا بە بەردەوامی خەریکی لەشکرکێشیە بەرامبەر بە دەرەوەی سنوورەکانی خۆی ئەو ئیمپراتۆریەتە زەبەلاحی کە لە خەیاڵدانی ئۆردوغانا بوو بێگومان بە گۆڕینی دەستور لە پەرلەمانیەوە لە سیستمی دیموکراسی و پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی ڕیاسی بۆ کۆماری بێگومان بە دڵی ئۆردوغان ئەمە هەموو کۆتایی هات بەڵام ئێستا باشە بە دڵی ئەردۆغان بوو بەڵام کاک ئاسۆ ینی بە دڵی کۆمەلگای تورکی بوو بە دڵی هاوڵاتیانی تورکی بوو ینی ئەم هەڵبژاردنە ئەردۆغان وەڵامی ئەوە وەردەگرێتەوە کە سیستمی لە پەرلەمانیەوە گۆڕی بۆ سەرۆکایەتی بێگومان یەکێک لە کێشە و ئیشکالێتەکانی تورکیاوە ئەو حیزبانەی کە چ لە ناو دەسەڵاتنەوە ئەوانەش کە ئێستا کە بەرەو کوالیسیۆن و هاوپەیمانێتی گەورەیان بەرامبەر بە ئۆردوغان دروست کردووە کە لە دەرەوەی دەسەڵاتن بە حیزبە شەش حیزبەکەی ناو ئۆپۆزیسیۆن کە کەمال کلیژدار ئۆغلۆ کە ئێستا ڕابەرایەتی بەرەیەکی گەورەیەکە لە ئۆپۆزیسیۆن و تا ڕادەیە کوردەکان و هەدەپە و یەسەپە کە بە پارتی دیموکراتی گەلان پارتی چەپی سەوس هەژمارەکرێ لەگەڵ ئەو با بڵێن کەمپەی کەمال کلیژداران بێگومان ئەو دۆخەی ئۆردوغانیان بەدڵ نییە و ئەم هەڵبژاردنێکە ئەبێت دەستکاری دۆخی سیاسی و ئابووری و سەربازی لە تورکیا بکات و ئەگەر ئەم هەڵبژاردنە لە کاتێکا ئەگەر حیزبی حکومڕان حیزبی دەسەڵاتدار حیزبی ئاکەپە لەسەر حکومڕانی بۆ 5 ساڵ گریمان ئەگەر بشمێنێتەوە لەسەر سوڵتەی سیاسی لە سەرۆکایەتی کۆمار بێگومان شەڕی ئایندە شەڕی پەرلەمان ئەبێ بێگومان ئەو کاتە زۆرینەیەکی سیاسی پەرلەمانی لەو 600 پەرلەمانی کە لە تورکیا هەیە شەڕی ئایندە شەڕی گەرمترە بێ بەرامبەر بە دەسەڵات بۆیە ئێستا هەموو ئەو ململانە سیاسیانە بۆ ئەوەیە ئازادی سیاسی لە تورکیا کە ماوەیەکی زۆرە لە ژێر پرسیارایە دووبارە تورکیا بچێتەوە بەرەو ئەو دۆخە ئازادی و دیموکراسی و سیاسی لە ساڵانی ڕابردووە هەبووە ئەو مەسەلەی پرسی گرتن و ڕاوەدونان و لێدان لە ئۆپۆزیسیۆن بە تایبەتی نەک کوردەکان بۆ نمونە بەرەیەکی گەورە لە حیزبە دەسەڵاتدارەکان تەنانەت لە تورکەکان لە هاوڕێ هەرە نزیکەکانی خودی ڕەجەب تەیب ئۆردوغان ئێستا ئۆپۆزیسیۆنن بزوتنەوەیشی گەورەی وەکو بزوتنەوەی خزمەت و فەتحوڵا گوڵان کە لە دەرەوەی دەسەڵاتن و ڕابەرە ڕۆحیەکەیان ئێستا لە ئەمریکایە بە سەدان و هەزارانیان لە زیندانەکانی تورکیا توند کراون بە جۆرێک لە جۆرەکان حیزبە ئۆپۆزیسیۆنەکان ڕوئیایەکیان هەیە ئەڵێن تورکیا ئێستا کە زیندانێکی گەورەیە ئەمانەوێ بیگۆڕین بە
حکوومەتێ کە حکوومەتی گەلبێ حکوومەتی تەواوی ئەو شوناس و ئەو با بڵین ڕێبازە سیاسیانە بێت کە لەسەری دامەزراوە. باشە، ینی ئەوەی باست کرد کەوتت دەبێت لە دوای هەڵبژاردن ینی سیاسەتی سەربازی ئابووری لە تورکیا بگۆڕێ، وەکو خۆتان دەزانن، ینی باست کرد لە دوای ساڵی 2015ەوە ئازادی ڕادەربڕین، دۆخی ئابووری تورکیا هەمووی باش نەبووە، ینی بەرەو خراپی ڕۆیشتووە. ئێوە پێتان وایە بەمانەوەی ئەردۆغان لە دەسەڵات ئەم گۆڕانکاریانە دروستە بن؟ بێگومان بەمانەوەی ئۆردوغان لە دەسەڵات دۆخەکە هەرۆک خۆی مێنێتەوە، بەڵام وەکوتم جەنگ و ململانە سیاسیەکە ئەپەڕێتەوە بۆ پەرلەمان. ئەو کاتە لە پەرلەمان بۆ نمونە حیزبێکی وەکو هەدەپە کە ئێستا بەپێی زۆرێک لە ڕاپرسیەکان لەبری ئەو 67 کورسی پەرلەمانی کە ئێستا هەیەە ئەیانەوێت 100 کورسی بەرنە پەرلەمان، لەبەرەوە ئێستا کۆمەڵێک هێزی ڕادیکاڵ و چەپ و ئەلمانی پشگیری لە کوردەکانی شەکەنەوە. بە تەنها پارتی دیموکراتی گەلان هەدەپە پارتێکی کوردی نییە، پارتێکی تورکیە، پارتێکە ئیش لەسەر مۆدرنێتی دیموکراسیەکە، ئیش لەسەر ئەو حکمت و ئاشتەواییە کاکە ئەبێ لە نێوان کورد و تورک و چەرکەز و لالەز و ئەمانە بێتە ئاراوە. بەمانەوەی ئۆردوغان بێگومان بە بڕوای من دۆخەکە بۆ کورد خراپترە بێ، بەڵام بە سەرکەوتنی کەمال کلیژدار ئۆغڵۆ کە تا ڕادەیەک کۆمەڵێک بەڵێنی بە کوردەکانیاوە، بۆ نمونە سیاسەتی قەیوم کە ماوەی 5-6 ساڵێکە بە توندی لەلایەن ئەجێنداکەی ئاک پارتیەوە بەرامبەر بە شارەوانیەکانی کورد ئەگیرێتە بەر ئەم سیاسەتی قەیومێ نامێنێ. گرتن و ڕاوەدونانی سەرکردە و پەرلەمانتارە کوردەکان بێگومان تا ڕادەیەک دەست شلەکرێ، وەکو کەمال کلیژدار ئۆغڵۆ لە لێدوانێکیە پێش هەفتەیەک بەری ئێستا ئەڵێ پێویستە دادگاکان و دادگای دەستوری بە تەواوی ئازاد بێ بۆ دروستکردنی کەشێکی لەباری ئاشتەوایی لە ناو تورکیا. بێگومان ئەمە بەو سیاسەتەی کە ئۆردوغان گرتوێتێ بەر ئەمە تا ئێستا نەبووە لە تورکیا. بۆیە ئۆپۆزیسیۆن ئەوێت ئەو دۆخە سیاسیەی کە بە درێژایی 20 ساڵی ڕابردوو لە تورکیا هەبووە بیگەڕێنێتەوە سەر ڕێگە ئەسلیەکەی خۆی، ئەگەرچی ئێمە بیرمان نەچێ کەمال کلیژدار ئۆغڵۆش بێگومان میراتگری حیزبێکی 100 ساڵەی کەمال ئەتاتورکە، خاوەنی چەندین با بڵین ڕەشەکوژی و با بڵین تونند و تیژین بەرامبەر بە کورد و کەمایەتیەکان. ئەوەمان بیر نەچێت کوردەکان و ئۆپۆزیسیۆنیش تا ئێستا با بڵین بەڵێنێکی نووسراو لە نێوان کوردەکان و ئۆپۆزیسیۆنیشانە. بەڵام چەند بۆ کورد خراپە لە تورکیا کاگاسۆر، ینی خۆت باست کرد ئەگەر بڵێن کلیژدار ئۆغڵۆ پێشتر بە دوژمنی کورد ناوبراوە لە تورکیا، بەڵام ئێستا ئێپەسە پشتگیری لە هەدەپی پێشووترە پشتگیری لە کلیژدار ئۆغڵۆ دەکاتوە لە نێو هاوپەیمانێتیەکەیدایە. ینی پێتان وایە ئەمە مەترسیە لەسەر ئایندەی کورد؟ بەڵێ هەموو چوونە ناو پرۆسەیەکی سیاسی بەبێ ڕوئیا و بەبێ ئەجێندا و بەبێ بەڵێننامەیەکی نووسرا و بێگومان ئەتوانم بڵێم جۆرێکە لە ڕیسک بە دۆزی نەتەوایەتی کوردیەوە. کورد لە تورکیا قۆناغێکی زۆری بڕی لە ساڵی با بڵین لە دوای کەوتنی خەلافەتی عوسمانیەکان لە ساڵی 1923 دامەزراندنی دەوڵەتەکەی مستەفا کەمال ئەتاتورک تا نووسینەوەی پەیمانی سیڤەر و لۆزان و پەیماننامەی ئەنقەرە. هەموو ئەمانە تا ئەگا بە ساڵی 1945 و دامەزراندنی پارتە سیاسیەکان و مشارەکەی پارتە سیاسیەکان کورد قوربانیەکی زۆری یاوە، پێویست ناکە باسیکەین لە سەردەمی شێخ سەعیدی پیرانەوە بۆ شۆڕشی ئارارات، بۆ جوڵانەوەی دێرسیم، ئەمانە هەموو قوربانی گەورە گەورن. کورد ئەجێندای هەیە، کورد دۆزی هەیە لە تورکیا، کورد خاوەنی قوربانی گەورە گەورەیە لە تورکیا. پێویستە بە ئاسانی تەسلیمی هیچ ئەجێندایەک نەبێت لە تورکیا. بەڵام بێگومان وەکووتم ڕیسکێکی گەورەیە، هیچ بەڵێننامێکی نووسرا و بەرامبەر بە کوردەکان نییە، بەڵام کوردەکان بۆ ئێستا گرنگیان بە جۆرێک لە هاوکێشەیە کە من ناوە خستنی نەیار بە نەیار. لە ئێستادا کەمال کلیژدار ئۆغڵۆ بۆ کوردەکان زۆر لە ئۆردوغان باشترە، چونکە ئۆردوغان لەم ساڵانەی دواییە چ بە لەشکرکێشی چ بە هێرشبردن بۆ سەر عەفرین و بۆ سەر کۆبانێ و بۆ سەر یعنی
با بڵین دیدی ئۆردوغان بەرامبەر بە کوردەکان کۆتایی هاتبوو، یعنی تەنانەت ئۆردوغان لە چەند شوێنەکە ئاماژەی بەوە کردبوو کە تورکیا یەک تورکایە، یەک ئاڵایە، یەک سیستەمە، یەک حکومڕانیە. تەنانەت گۆڕینی سیستەمی حکومڕانی بە زۆرینەی پەرلەمانی هەموارکردنەوەی دەستور بۆ ئەوەی سیستەم لە پەرلەمانیەوە بگۆڕێ بە کۆماری، ئەوە دروستکردنی بربەستی گەورە بوو لە بەردەم کوردەکانە بۆ ئەوەی باسی مافی چارەنووس و باسی فیدراڵیەت و باسی هەموو ئەو جۆرە پلاتفۆرمانی دیکە نەکەن لە بەرامبەر ئۆردوغانە. بەڵام ئێستا کلیژ دارئۆغلۆ بێگومان هێزێکی مطلقگەرانیە بەرامبەر بە کوردەکان، هێزێکە ئەتوانم بڵێم گفتوگۆ هەیە، ئارگۆمنت هەیە، بەڵام لە بەرامبەر ئەمە کوردیش ئەبێ بە حکمت وتوێژی نەرمونیان دیالۆگی جددی بکە، بەڵێنامەی نووسراویان پێپڕ بکاتەوە، چونکە هەڵبژاردنەکانی ئایندە ڕاستە کورد لە ئێستادا هیچ کاندیدێکی نییە بۆ سەرۆکایەتی کۆمار، بۆ سەرۆکایەتی وڵات، بەڵام لە ڕێگەی کورسیەکانی پەرلەمانەوە ئەبێ سبەینێ ئەجێندای زۆر ناسیۆنالیستانە بەرامبەر بە دۆزەکەی پێشکەش بە سەرۆکایەتی کۆمار بکات. ئەویش لە ئایندە تا ڕادەیەک ئایا کەمال کلیژدارئۆغلۆ بەو دید و ڕوانین و عەقلانیەتە شۆڤێنی کە لە ڕابردووە بەرامبەر کوردەکان هەبووە هەمان سیاسەتە گرێتە بەر، یا سیاسەتی کلیژدارئۆغلۆ و هاوڕێکانی گۆڕاون بەرامبەر کوردەکان. بەڵام بە بڕوای من ئەگەر وەکو چاودێرێکی سیاسی، وەکو کەسێک کە لە دوورەوە شرۆڤە بۆ دۆخی سیاسی تورکیاکە، بە بڕوای من کوردەکان لە تورکیا ئەبێ با بڵین جۆرێک لە فیدراڵیەتیان هەبێ، ئیشکردن لەگەڵ تورک لە چوارچێوەی دەستوری تورکیا بە بنبەست گەشتووە. کوردەکان بە هیچ شێوەیەک بەم پلاتفۆرمی ئێستا، بەم سیاسەتی ئێستا و بەم حکوڕمانەی ئێستا ناتوان لەگەڵ تورکەکانە لە چوارچێوەی ئەو سیاسەتانی کە دەوڵەتی یەک لە دوای یەکەکان لە سەردەمی عەدنان مەندریسەوە تا سەردەمی ڕەجەب تەیب ئۆردوغان بەرامبەر بە کوردەکان گرتویانەتە بەر سیاسەتێکی ئارام و هێواش بەرامبەر بە کوردەکان. کاگاسۆ قسەکان زۆرن، گفتوگۆ لەسەر ئایندەی تورکیا لە دوام هەڵبژاردنە زۆر هەڵەگرە، بەڵام ئێمە کاتمان هەر ئەوەندە بوو. زۆر سپاس بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف، چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵم بووی. دەست خۆش.